دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لە ڕاپەڕین و پێکهێنانی حکومڕانی کوردی، ئەمە حاڵی دانیشتوانی گوندی گۆڕەزە لە ناحیەی خەلیفان بێ پرۆژەی ئاون و بەدەبە ئاو بۆ ماڵەکانیان دەبن. کۆمەڵە دەبە ئاوەمە بار کردیا لە سەیارێ بەو شێوەیەچم ئاو دینم دابینێکم ڕۆژانە تاوەکو بەقەت پێداویستی ئەوش پێداویستەکەش تەوا پێدابین ناکرێت لەوەی لە تێنا تووشی دەبەدەری و ئاوارەی و هەروە ماربارکردن. بەڕاستی گوندی گۆڕەز کێشەی خزمەتگوزاری زۆری هەیە، ئەوەش بەدرەجێ کارگەڕێنەوە بە کومتەرخەمی حکومەت و لایەنە پەیوەنددارەکان، چونکە لە ئێستادا کێشەی بچووکی قوتابخانەی هەیە، کێشەی تۆڕی کارەبایی هەیە، کێشەی بنکەی تەندروستی هەیە و هەروە کێشەی ڕێگاوبانی هەیە و کێشەی ئاوی هەیە بەدرەجێک. ئێمە 17 ساڵ لەمە مەشروعی ئاومان بۆ هات فقط 15 خولەک ئاوی دێڕاهات لەو کاتەوە ئاو بۆ من نەهاتوە، یەک چرکەش ناتوە، ئەوەی هات شەم قوڕولیتە بوو لە خلال 15 دقیقە. لە ڕووی خزمەتگوزاری زۆر بێ خزمەتگوزارین بە تایبەتی بێ ئاوی کە ئێستاوە مانجی 8 هاچین بۆ مانجی 9 کە بەڕاستی زۆر بەدەست بێ ئاوێ ناڵین. لە 2007ەوە پڕۆژی ئاومان لۆ دەرچبوو لە ڕووبار بینوێرە، بەڵام هیچ ئیشی نەکردێ، بەڕاستی هیچ ئاوەکە هیچ ناتوە. 22 گوندی ناحیەی خەلیفان گرفتی ئاویان هەیە و تووشی کەم ئاوی بوونە، لە نێویان گوندی گۆڕەز کە ژمارەیان 120 ماڵ دەبێت. لەم گەرمای هاوینەدا نە پرۆژەی ئاویان هەیە و نە بە تانکەریش ئاویان بۆ دەچێت، خەڵکەکەی بەدەبا ئاو دێنن. ئەمە جگەلەوەی لە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی دیکەش بێبەشن. خدا قبول ناکات هاوارن وەرن هانا هاوارە ئەو فەقیرانە وەرن ئەمن بنارینم ئەتو لە مارێ باشە خواردنێت لۆ چ ئەخۆیەت وەچی ئەم بناراند هەمن لە تێنا بنارینم خۆزۆنەم پارەم بدێ و نابێم مارم بدێ و نابێم مەسروفم بکەوە و نابێم هاردم بەس ئەبێم ئاوێم لۆ هەنێش پیاکە ئاوێت تو حکوومەتی پێت پیابی پتان کەرام لۆبینە پێت پیابی. داوا لە حکوومەتەکەین ئەگەر ئاومان بۆ دابینەکە بە پەلەل بۆمان دابینەکە گوندەکە ڕوو لە چۆلبووندایە، یعنی ڕۆژانە مار بار دەکا، یعنی گوندەکە 130 مارە ئێستا سارانە لۆ 20 مار 10 مار 30 مار چۆلی دەکەن. ئەگەر ئەو هەبی گوند هیچ مانایەکی نامینی، گوند بەچی زوانە بە ئاوش نییە. گوندەکان سەرچاوەی بەرهەم و داهاتی کشت و کاڵ و ئاژەڵدارین، کەچی حکوومەت بەکردەوە ئاوڕیان لێ ناداتەوە و ئاو و ڕێگاوبان کە سەرەتاییترین مافا بۆیان دابین ناکات. ئەمە شوای کردووە ڕۆژ دوای ڕۆژ گوندنشینان ڕوو دەکەنە شارەکان و پشت لە گوندەکان دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گۆڕەز لە ناحیەی خەلیفان.